و خەونێکی زۆر ناخۆشم بوو دەبێت زۆر ئاگاد لە خۆت دەکات دەرەوە لا عادي تشيل مشكلة ده هسه خو بقول ردي باشا براكم استشاي كم تخون دارم خون يلا تاخير من الناس هذا ومن حتى يستدعون ده حافظ خۆم ئاگاد لە خۆت عادي ده يقول لي مشكلة نية عايزين الدنيا يلا Así que ¿ya? ¡Hasta que ahí! هەیهی چوو پوچینە بە سێ زەلامی گەورە و گران نەتوانتوانی براکەم پارێزن گوێ بگرن تا ماوەی 24 ساعت ئەسڵ و فەسلی ئەو زەلامان بۆ نەدۆزنەوە هەمووتان نەسووتێنم گەورم دەزانم ئەو کوڕە چێە و داوامیشی زام لە چێە زۆر باشە ئێمەش با لە ئێستاوە دەست بەکار بین فرمو بخير بي ولا جيتو أو بقول دمان شكي قول او دمان سنوي كل والله يا روزي ما انا نازم دمان سنه لچه دردين ايه او انگو کو دستان بسود زانه داگر ده كروان مجرمي كان بيزدون باش تاله داونيا يقولم دروس بوليسي تينا شرطي تينا نا انگوش بمن تسينا اجازه كات سان روش ما بو خلاصية عند خلاص سبيتين يا سبای دیوا خلاصی نیه سه روزی دیش اجازم دایه باشه سپاس گەورم بخاطر اجازه ای با سپاس ممنون بخوای 5 روزه بس 2 روزم دو خم دزی سه روزه بوی او 5 روز سعی بینی انده دستا ممنون گەورم هری شکتانه بو امن لخدمت دامه باشه سپاس اگر زار بار اجازه کشته که باشه سپاس گەورم ممنون عقل و تحیه كل رمضان فرمو گەورم ولا اولا بخاطر التحيه كاي روجا تجيش اجازه سپاس ممنون گەورم قالك بخير سي سپاس كل وش تو تحيه يا اخي قالك مزبوط كورة رمضان راوس رمضان كورة رمضان كورة رمضان چبیە خێرە كورة تو چیز کردیە چبیە دەبلێ كورة هاتی ما تو چیز کردیە زوو پێم برێ باوەڕت هەبینیە ئەو هەموو دنیایانە لە دوو دەگەڕێ بەس بکەوێ دەستیان پارتە پارتە دەکەن گۆشتەکەشت بەشیان ناکە بەزە من براتم قورتارم کردی کە دێبم لێ چبیە دەفەرمو ئەوجا ئەو سوالەی لە خۆت بەساتت کردیە چ بۆتەکە شکاندیە دەتەمەشاکە و هەموو حەشامەتە لە بەخاری جەناب تا فەنگی خێرە چبیە بم كورة دەتەمەشای داکو بابەت کە کوڕیان دەکەن کە دێبرمدا چێوە برم دەدەن كورة نعنتر ناشي نعنتري نفاندامي مال خراب نا دفتر خدمة شيطاني بقرآن بتسيارة بالا دكن ما مش شغل تدخشن اشكو دەی اشكو
قرعان كشتمان حضرتي خوزوك عكسي شيء عكسي يا ستار أنا كم زمان لا وين بكرة ولا لا هذا زمان صدق لك عفريم ورا رمضان شيء ولا كنت تسناك لا من ده سوبر ماركت كنت ورا بابا ورا القرآن قوتي إسلام هناك أو قرآن عند ما نتساوي داوام لە هەر کەسێک کرد بێت داواکاریەکەم جێبەجێ نەکا دۆ شاو تێکەڵەکەم من لە مناڵیەوە تەبیعەتم هەروە بووە منیش بڕوا ناکەم تۆ داواکاریەکەی من جێبەجێ نەکەی مامۆستا جان بیکە لە ڕای ئەو خۆیان بڕۆ ناو مەوزوعەکەەوە ئێمە ئێستا لە ناو مەوزوعین کام مەوزوع دوو دیێڕم بۆ بنووسە چی بنووسم کاکە من خوێنەواریم نییە دەستی نووسینم نییە ئازانم خوێنەواری نییە بۆیە ئەو کوڕەوە بەرڵا بووە کوڕی من بەرەڵا نییە تێگەی بەرڵایە و برایەوە هەرچەند بێ لە پیاوەکانی تۆ باشترە لەمە داخە بڕۆن خەڵەمێک و کاغەزێکم بۆ بێنن بڕۆ بەڵێ بەسەر چاو پێویستم بە دوو دیێڕی دەستی حاجی هەیە ئەرنگ وایە خەتی زۆر خۆشە بنووسە کوڕم ڕەمەزان ئەگەر بابی خۆت خۆشەوێ هەر ئێستا بڕۆ تەنازولیان بۆ بکە با ئەو کوڕە بەربێ ئەجینا پاشە ڕۆژ و چارەنووسمان زۆر خراپە بێ ئیمزا باوکت حاجی ئەحمەد ئیمزایکە چی ئیمزاکەم کاکە بابا گیان دەمان کوژن ئیمزایکە چی ئیمزاکەم وابزانێ ساڕێی خۆ دەگۆڕی بابا گیانەوە چیان لەمە دەوێ خۆ عیب ناکەیت بۆ شێتە سەرفات لەگەڵ ئێماکەی خۆ دنیا خراپ نەبوو ئێمە زەلیلی بەردەستی تۆینە هانا بەڵێ گەورم ئەو نامەیە بگەن شوێن خۆی هەر ئێستا بەڵێ بەسەر چاو ئەو قەپەزاتیە گەورم گۆتیتی تێی تەناسولەکەی تەناسول بکە گەنا دایک و بابت تێتە کوشتن ها فەرموو گەورم دۆزمان هەوەنتەیە شاربێ حکوومەت مایتەوە تەماشایەکی بکە گەورم کاکە جاتوەوە چی هینایەتت چێ باوەڕ بەوەی دەکاتن لە دوایاتە بە خۆت شۆرتەی تێدەگەی دەبی ئەدیلە هەبی ئەدیلە تێدەگەی گەورە بە قورعان نییە لە من زیاتر کەس لەوێ نەبوو ئەدیلە هە لەوێ نەبوو ها ئاگاشی لە مەسەلەی ئەتووز بە قسەی مەکە باشە ئەوە چیەوە هینایەتە دەوگەم ژێوە توانی قسەی بکە ئەوەش ئادر بوو ئەدیلە بوو لەگەڵ مە بوو گەورم والله دەفەرمی ئەمە ئیش و کارمان نییە والله ئەم بەس پێم دەکرێت مشکلەی گۆ عەرکەم باشە ئێمە دوای بە خۆمان بزانە و برادران دەنێرن بەڵکو بە دوای مەزنی عەلەیهی دادەگەڕێن و دەستگیری دەکەین دەزانیت چێ گەورم ئەمن لەو قەناعەتەی من مەزنی عەلەیهیش بینن ئەدیلەش بینن لە ترسان ناوێرن دەنجێ بکەن ئەوەی لە برای خۆتان وەرگرن گەلە ترسنۆکن بڕۆ کاکە باوەڕ گەورم پێشی 2 ساعتێکە تعدانە جەماعەت ئێمە کردووە بەداخەوە زۆر بەداخەوە ئەگەر تۆزێ سۆز و هەستی دایک و باوکی دەدڵا وایە تعدای نەکرد خۆی چێکە تعدای کردووەی مەش تعداکەی مامۆستا جان بیکە لە ڕای خوا دوو ڕۆژ مۆڵەتم بدەتەوە بزانە ئەیکەم بە پیاوە کوڕەمیان نا ئەزیمەی سیقەیە سیقەم نییە ماڵستا گیان پیاوەکەم جێی سیقەیە قەت درۆی نەکردووە پێدام بە تۆ بۆ خۆم چارەسەری مەسەلەکە ئەەکەم والله دەزانیت چیە باوەڕت هەبی ئەوەش پشتیوان دەگری دەڵێ وەڵڵا عەبدیلە و مەجنون عەلەیهی لەوێ نەبووە ئەوانە چ دەکەن کەینە لەوێ بووینەوانە وەنیە کورە کاک ئەدیلی چییە تو باسی چیەکەی ئەدیلە معنای شایەت شاهێدە با بڵێ شاهێد ئەو پێچ و پەناچێ لەگەمە دەکا ناوەڵڵی باوەڕت هەبی نییە پارەیانی لێ وەرگتیا پشتیوان دەگری من تێدەگەم ئەمن باش دەزانم لە ئیشیوان ئەدی ڕەزەمان ڕەمەزان سیارە لە بۆ بەرامبەرەمە دێ دەزانی ئەسابەیە سەغۆشیان پێکران کۆش مشکلە نییە گۆ نەدێ وەرە سەفای وەرەوە چێڕەکەی دی غار نەدەی دیسان بەتەنێ بەجێم بێلی
ڕەمەزان چ دەڕێ لە بە ئەمڕۆ؟ ڕەمەزان دەڵێم ئیشەکەی بە عاقلی حەڵکەین بچین بە بابیان بڕین هەدە و مشکلەکە وای لێ نا تا چ پێ ناکە دەمزانی ئەو ڕۆکە بیت سوبەی بیت هەر عەسابەتێنێ پێش ئەمیش هەر دەمزانی مشکلەکەوەیە هیچ گۆ نەدێ نانە جێم نەداتێ ناوەڵات و خۆش بی بە قورعان عەلا کولی المشکلەنی ئەمن دەڵێم بە پیاوە نەحەڵکەین وەنیە ڕەزەمان پێویست پێ ناکات یاڵا پێویست پێ ناکە کرۆ زۆر سیقی بخۆی کۆر کاوسلعان هەڵگرن ها ئەگرا وانا بي اما بياي نو يا انا بس بملي اول سنه دست صغار شيل 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 صغار شيل شيل ليه ابي روج برادرك مني لا 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 قد برا هذا تصوير بي انا تصوير ورن أزانمون دورنا بيش ورن تبيني رمضان هاي قرد بسري رمضان ولا برو قلابة قرد بقرة ولا سري خومان كان وشي خاني رمضان سبدي سوكو سبدي سوكو سوكو او تسجيل بو تسجيل دايكو باكم لك وين دايكو باكم اللي جاي خاكا من كشتمن سبدي سوكو 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 سبدي تسجيل ثاني ايه براكل شويه قسيبو كباب بيت اللايمن بو اويتو نكوجم برو تخوك بينا برو بس تشاو قربان يسجل دبر تغيشي قصبك تي بلد قصبك تي صفكو جو دبر قرد مثلا بيها قصبك تي قصبك تي باشي بلا ازاك ابدا بابي خوي تسليم لك منيش تكوزان دايكو باكم تنكشتوها توزا كوجم جو دبر مساجوز كده خمس سنة يكون لين بقراك نا
بريا باشا بريتي براكم ولا من ينكردوا زور ساكتي بريا سنت فرم بريا ما بيتوا بريا ما خلي لي هاي جسكو دي ولا رزقارمك افرم دي بريا دي دستي وانا او كاسيتا بي اجيت شوي خوي بابا او ممنوش داد اللي برچاو بيبا لو دي بالبسيكا حسن ومزاين دنا سما نزان يكون فويدة أحد الناسي أمانة ما يبي كينا وتسي باشا خالص ديناسي شتوب قيافات شتوب سيارة لك شديد باش koyların bırakın. Buraya, buraya. Basta. Buraya. Beragam. Wala min yang kedua. Basta ka dai. Buraya.
سرت فرم بني بابتوا بني ما خلي لي هاي يسكو دي أنا مسكانة مكا عفوا دي بني دي دستي وأنا كاسيتاتيا أديليا شايدة فرم يلا خير المشكلة خو مش حل نبوا أنكو تسوي موضوع ديسان بدوي كتنوا هاتيا قلتي دي خوش كميانا وكذا قلتي دايك بابم تشوك اشتيان باش أوا يعني أوا دنجي خشكتا أو تدنجي كسكي ودليل دنجي وانش دليل تنازل نكر أما ده ينكوش تأكيد هو هو شايف سكر دي قابل ما دروي لك أتو تساوي تاو بخد ديتت أو تكون مجيم لي بو تاو تلنا وين نسرع ماشي مشكلة نيا دوا فحصي لك إمزاني نقدر ببو دواية شي قرب كورة دبرو هذه لبينها بابا خير عمر بدها تاني توش أعصابه مصابان بكن هرو ما وامنيش بكوجن أو هوية كانت يلا بربتشي يورا ما خير زور أنت كي تقابل باري ورنادي معاشي ورنادي أنت تشتكي لك أو فقير بس ما بلاش علاج دمني ويانا كورة بكك ما يلزت وقت عنا كده بو كورة دبرو هذا ما نبينها تأخذ ميخو ما بيلو كورة بتشتو تا عندك كورة خو هيتي نكد ما خرب شي نكر تو إلى بنبيت عادي برومال كورة بابا حسب خوي شكان كورة دانش رمضان داكو بابا نابي سوتا دانش كورة توش دافع كيدو هاي بابم تشو خشكم تشو هرو مالتو أخذ زاني تسيا أسبخوا حلك دباش أتو برو من تمش هدك كم أو زاتو أمن دبرو دي دبرو أتو برو من تمش هدك والله داشي لسدانا بابي فوتان أو خشي للري بفوتي أو زنوري خوتي رمضان أقال لخوبي سونا قربان باشي قوال سونا قورم سلاوي يا بوتو واتبار فايلو كاسة كان جوان احتفاظي كان باش قربان باش ممنون خو عفيس
دۆزیمەوە. دەستان خۆش بێ ئەشۆمبیلا ئیشێکی چاکتان کردووە ئیش ئاوا بێ زۆر بەدڵم بوو دەستان خۆش بێ بەڵام ئێمە لە سەرەتای ئیشەکەین ئیشمان زۆر ماوە شمای بە گەورەکەت چێ دەوێت شمای بە گەورەکەت سوێن چێ ڕەمەزان بێ لە ڕەمەزان هاتێ باشە دەقەت گەورم 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 خلاص
هەنەکەی کاکەما تۆ وست وست دەڵێم وست نەخێر پێشوای بینێرە سەرۆ چەتەکانمان گرتیا زوو خۆڵبەستی کەن خۆڵبەستی کە زوو بینە بینە کاکە نەعەمدێک و باوکمیان کوشت خوشکم ئەس توماینەوە ئەس زێدە هەموو تشتەکەم حتا لە بۆ تۆ عمرت بمینێ سەلاف باشە ڕەمەزان ئێمە سەرۆکی چەتەکانیشمان گرتیە زاوەرە دوای قسەی لەگە جەنابی شت دەکەم گەورم دەزانم ئەو کوڕە کێ و ئەسڵ و فەستی کێ يلا 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 بي
بيجري بتقلوه ليس بتقلد بلا تسوينا مع بريد ولا دنادن قلب البيبوه لا 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 برو بناوي ما يدري بصري كامل راس ما له شيء صور منك اي يا سري نشكا هذه أول مشروع تركان مشروع دورة نشكا شبلك حركة تبي والله